لە دوای داخستنی پەرلەمان و لێسەنەوەی پارێزبەندی لە ئەندامەکانی و گۆڕینی زۆربەی بەڕێوەبەرانی کارژێڕی دەستگا ئەمنی و میدیایی و داراییەکانی کەرتە جیاوازەکانی وڵاتە و لە دوای ئامادەکاریەکی پۆپۆلیسیانە لە دژی دەستگای دادوەری تونس سەرۆکی وڵات قەیس سەعید بە بڕیارێک پێکاتەی هەڵبژێردراوی ئەنجومەنی باڵای دادوەری لە کار خست و بڕیارە بە مەرسومێکی دیکە پێکاتەیەک بۆ جێگرتنەوەیان دیاری بکات. کۆمەڵاسانی سیاسی بە دووری نازانن دەسەڵاتداری یەکەمی وڵات خەون بە دامەزراوەی هاوتەری بۆ ببینێت بۆ دەستەبەرکردنی کارنامە و هیواکانی. بەڵام لە هیچ دەوڵەتێکی ئازاد و دیموکراسیدا نەمایە بوونی نییە و هەموو دەسەڵاتەکان لە دەستی تەنها کەسێکدا کۆبکرێنەوە و با پاساوی چاکسازی و دژاتی گەندەڵی دەستگاڵ بژێردراوەکان هەڵوەشێنێتەوە و با بڕیاری تاکڕەوانە وڵات بەڕێوە ببات تەنانەت ئەگەر ژینگەی جەماوەریش بۆ سواربوونی شەپۆلی ناڕەزایەتیەکان لەبەر بێت. قەیس سەعید چەندین مانگە ڕەخنەی توند ئاراستەی دەستگای دادوەری وڵات دەگرێت بەو پێی کە خواستە سیاسیەکانی ناوبرا و دەستە بەرناکات. لانگرانی هەنددات بۆ خۆپشاندانی ناڕەزاتی لە دژی ئەو دەستگاڵ بژێردراوە دیموکراسی وڵات ئێستا بە بڕیارێکی تایبەت لە سەرڕاگەاندنی بارینە ئاسایی پێکاتی هەڵبژێردراوی ئەنجومەنی دادوەری لە کار دوورخستەوە و دەوێت با بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنێکی دیکە دیاری بکات. ئەم بڕیارە چەند پرسیارێکی یاسایی بە دوای خۆی داهێناوە. ئەگەر ڕاگەاندنی بارینە ئاسایی با پێی مادەی هەشتای دەستوری وڵات لە هەمان مادەدا دەڵێت پەرلەمان لەو ماوەیەدا کۆبوونەوەکانی کراوە دەبن. بەڵام سەعید بە پێچەوانی دەخ و کیانی دەستورەوە پەرلەمانی داخست و ئەندامانیشی لە پارێزبەندی بێبەش کرد. بەڵام لە کارخستنی دەستگای دادوەری وەکو دەستگایەکی سربەخۆی دەستوری لە هیچ مادەیەکی دەستوردا ئاماژەی پێ نەکراوە. بە تایبەتیش کە ئەو ئەنجومەنە لە هەڵبژاردنێکی ئازادانەی دادوەرانی وڵاتدا دەست بەکار بووە. بەڵام سەعید با بیانووی گەندەڵیەوە دەیگۆڕێت بۆ دەستەیەکی دیاریکراوی هاوڕای سیاسەتەکانی کە دادوەرانی وڵاتەکەی دەپرسن ئەگەر پێکاتێکی هەڵبژێردرا و گەندەڵ بن گەرنتی چییە دەستەیەک با بڕیار سەپێنرا و چاکسازی بکەن و لە گەندەڵی دوور بن. سەرۆکی تونس لەگەڵ دەرکردنی ئەم بڕیارانەدا بەردەوام بە وتارە پۆپۆلیسەکانی جەخت لە ئەوە دەکاتەوە کە دەست ناخاتە دەستگای دادوەریەوە و ئەم دەستگایە بە سربەخۆیی کار دەکات. بەڵام پرسیارەکە ئەوەیە بە پێچەوانەی خواستی زۆرینەی ڕەهای دادوەرانی وڵات پێکاتی ئەنجومەنی باڵای دادوەری دەگۆڕێت ئەی ئەگەر ئەو خۆی لە دەسوەردانە دادوەریەکان بپارێزێت ئەی کێ پێکاتەی نوێ دیاری دەکات جگە لە خۆی کە یاساکانی دەگۆڕێت بەو شێوەی کە هیوا و ئاواتەکانی سەعید دەستەبەر بکات. چاودێرانی سیاسی بڕوایان وایە ئەم هەنگاوە ترسناکەی سەرۆکی تونس بۆ ئەوەیە دەستگایەکی دادوەری پاشکۆی دەستگای ڕاپەڕاندنی وڵات پێک بهێنرێت بامانجی لێدانی نایارە سیاسیەکانی کە تا ئێستا ناوبراو نەیتوانی ئەم دەستگایە ملکەچی بڕیارێکی لەو شێوەیە بکات. بۆیە مەترسیەکانی داهاتوو لە بەرتەسەکردنەوەی ئازادیەکان و قەدەغەکردنی کاری سیاسی و ڕاپێچکردنی نایارەکان بۆ زیندان هەروەکو چۆن لە دوای کودەتای وڵاتانی بەهاری عەرەبیدا ڕوویدا ئەم وڵاتە بەرەو حوکمی تاکڕەوانەی بۆڕقێبە و بنعەلی بگەڕێتەوە. بەڵام ئەم جۆرە دەسەڵاتە کودەتاییانە بە دروشمی زرخ و برێخدار دەست پێ دەکەن و هەندێک جار جەماوەریشی پێچەواشە دەکرێت. بەڵام دواتر دەسەڵاتدار ڕێگەی گەڕانەوە لە هەمووان دەگرێت.